حەشدی شعبی جەنجی مەزەبی لە عێراق هەڵدەگرسێنێت. هەڵمەتی ڕەشبگیری کەسایەتی سونە مەزەبەکانی دەست پێ کردووە. بە پێو زانیاریانی واگۆن لە پارێزگای مووسڵەوە دەستی کەوتووە. حەشدی شعبی هەڵمەتی ڕەشبگیری سەرکردە و کەسایەتی دیارەکانی سونە مەزەب دەستی پێ کردووە. واگۆن ئاشکرای دەکات ئەو هەڵمەتەی حەشدی شعبی لە باشووری مووسڵەوە بە شێوەیەکی ڕێکخراو بەڕێوە دەچێت و تا ئێستا دایان کەسایەتی گرنگی سونە مەزەبەکان لەلایەن چەکدارانی حەشدەوە ڕفێنراون. واگۆن دەستی گەیشتووە بە ناوی هەندێک لەو کەسایەتیانەی کە بەرهەڵمەتی ڕەشبگیری حەشدی شعبی کەوتون. لەوانە عەلی ساڵح لێهێبی و عەتیا عەلی و مەحموود سەبعاوین کە خاوێن پێگە و کەسایەتی سونەکانن لە پارێزگای مووسڵ. سونەکان ترسیان لە بەردەوامیە و هەڵمەتەی ڕەشبگیری حەشدی شعبی هەیە و بۆ پاراستنی گیانی خۆیان بەشێک لەو کەسانەی ڕەخنە دەگرن و لە سیاسەتی ئێستای حکوومەتی عێراق گروپە چەکدارەکان ناڕازین ناوچەکانی خۆیانیان جێهێشتووە. ئەمە جاری یەکەم نیە لە عێراقدا هێز بۆ سەپاندنی ئێرادە بەسەر پێکاتە و مەزەب و دینە جیاوازەکان بەکار بهێندرێت. پێچەوانەی خواستی شەقام لە عێراقدا هێزی چەکدار هاوکێشەکان یەکلایی دەکاتەوە. هەر بۆیە ئەو هەوڵەی حەشدی شعبی بەسەرەتای گەڕەکی دیکەی ناکۆچی مەزەبی لە نێوان سونە و شیعەکان دادەندرێت و شارە سونە نشینەکان ترسیان هەیە شەڕی مەزەبی ڕۆڵەکانیان بکاتە قوربانی وەک چۆن لە شەڕی تیرۆرستانی داعش بوونە قوربانی.